60 ساڵ بەسەر شۆڕشی چواردەی تەمووز و گۆڕانی سیستەمی پاشایەتی بۆ کۆماری لە عێراق تێپەڕ دەبێت و عێراقی ئەمڕۆژ بەدەست بەشێک لەو هۆکار و گرفتانەوە دەناڵێنێت کە ئەو کات شۆڕش و کودەتای لە پێناودا ئەنجام درا. لە بەرەبەیانی ڕۆژی چواردەی تەمووزی ساڵی 1958 بە سەرکردایەتی عەبدولکەریم قاسم کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بوو شۆڕش ئەنجام درا بەسەر مەلیک فەیسەڵی دووەم پاشای عێراق و دواتر خۆی وەک یەکەم سەرۆک کۆماری عێراق ناساند. لە میانی کودەتاکەدا هەریەکە لە مەلیک فەیسەڵی دووهەم و عەبدولئیلا هاشمی و نووری سەعیدی سەرۆک وەزیرانی ئەو کات کوژران. ئەمڕۆ کە 60 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا تێپەڕ دەبێت کە سیستەمی حکمی لە عێراق گۆڕی، تا ئێستا لەسەر ناوهێنانی ئەو ڕووداوە ناکۆچی و مشتومڕ هەیە. هەندێک بە شۆڕش و هەندێکی دیکە بە کودەتا ناوی دەبن. لایەنگرانی ڕژێمی پاشایەتی دەڵێن چواردەی تەمووز دەرگای فیتنە و کودەتای لە عێراقدا کردەوە و نایارانیشی دەڵێن ڕژێمی بەعز دەستکەوت و ئامانجەکانی شۆڕشی چواردەی تەمووزی لەبار برد. لە دوای شۆڕشی چواردەی تەمووز بۆ ماوەیەک کێشەی کورد لەگەڵ حکوومەتی عێراق چارەسەر بوو. لە دەستوری کۆماری عێراقیشدا بۆ یەکەم جار ناوی کورد و عەرەب وەک دوو نەتەوە یەکسان هات و دواتر شەڕ و ئاڵۆزیەکان سەریان هەڵدایە و شۆڕشی ئەیلول ڕوویدا. چاودێران و مێژوونووسان باس لە چەندین هۆکاری دەرەچی و ناوخۆی دەکەن کە ڕۆڵیان هەبووە لە دروستبوونی ڕووداوی چواردەی تەمووز. گرنگترین ئەو خاڵانش کە کاریگەری گەوران لەسەر بەرپابوونی هەبووە خراپی بارودۆخی گوزەرانی خەڵک بوو بەهۆی شکستهێنانی ڕژێمی پادشایەتی لە بەدیهێنانی خواستەکانی خەڵک و دەرکەوتنی وەک ڕژێمێک کە بەستراوەتەوە بە بەریتانیاوە لەسەر حسابی بەرژەوەندیەکانی گەل. ئێستاش ململانەکان لەسەر دەسەڵات لە عێراق بەردەوامە و هاوڵاتیانی ناوەڕاست و باشووری عێراق دژی حکومڕانان بەردەوامن لە خۆپیشاندان و دوای 15 ساڵ بەسەر پرۆسەی ڕوخاندنی ڕژێمی بەعەز ململانەکان تونتر بوونەتەوە و لەو نێوەندەدا عێراقیەکان بەدەست گەندەڵی و نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکانەوە دەناڵێن و دەستێوەردانەکانی هەریەکە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران لە عێراقدا کاریگەری لەسەر هەموو بوارەکان دروست کردووە و چاوەڕوان دەکرێت ناڕەزایەکانی ئەم دوایە شارەکانی عێراق دەسەڵاتداران ناچار بکات کۆمەڵێک گۆڕانکاری ئەنجام بدەن و دۆخی ناڕەزایەکان هێور بکەنەوە بە پێچەوانەوە ئاڵۆزیەکان بەرەو پێکدادانی نێوان خۆپیشاندەران و دەستگا ئەمنیەکانی عێراق هەنگاو دەنێت.